گەڕیان میدیا لە ڕادیۆی گەڕیان لە سەر شەپۆلی FM 94.1 ئەوانی کە ئێستا گوێبیستمانە سڵاو ڕێز بۆیەوە ئێوەرەتان پڕبێت لە خۆشی و کامەرانی هەواداران و ئازیزان و خۆشەویستانی هونەری میلی لە میکس میدیا لە تەلەڤیزۆنی گەڕیانێزی خۆشەویستانمان لە سۆشیال میدیا لە هەموو ئەکاونتەکانمان لە تیکتۆک لە ئینستاگرام لە یوتیوب لە چەناڵەکەمان هاوکات لە سۆشیال میدیای فەیسبووک ئێستا ڕاستەوخۆمان بینین بینەرمانن ڕێز و سڵاومان قبول بفەرمونون ئەمڕۆ بەرنامەیەکی زۆر تایبەتمان هەیە ئەتوان بڵم بەرنامەیە بۆیە زۆر تایبەتە لە بارودۆخێکی زۆر ناهەموارە ئەم کوڕە کوردانە ئەم گەنجە جوانانە کە لە ڕێکخراوی کللتوری و ڕۆشنبیری سنتەری ڕۆشنبیری و کللتوری ئاشەڤان دیارە لە پێناوی بەگژا چوونەوەی ئەو هەموو زوڵمستەمەی کە لێمان دەکرێت لایەن داگیرکارە هیندەتەوەکەمانەوە بۆ جلوبەرگە کوردیە قەشەنگەوە وەکو پەیامێک کە ئێمە بەردەوامین ئێمەی کورد هەروەکو ئەیڕەقی پەرۆکو دڵداری شاعیر دەڵێ قەد نامرێ کورد قەد نامرێ ئێمە ڕۆڵەی میدیا و کەی خەسرەوین دینمان ئاینمان هەر کوردستانی هەر نیشتیمان ئێمە لە پێناوی نیشتیمانە کللتورەکەمانە پارێزین جلوبەرگە کوردیە جوانەکەمانە پارێزین گۆرانی هونەرەکەمانە پارێزین هەڵپەرچێ و بیت و بالۆرە و هونەرەکەمانە پارێزین بە هەموو شێوەیە ئەمڕۆ زۆر خۆشحاڵم لەگەڵم گروپە جوانە دیارە یەک دوو سەپەرشتیاریان هەیە سەپەرشتیاری سەنتەرەکە کاک ئەوە کاکە چێنەر جیان لامەوە خەویستم نازاگە چێنەر محەممەد هەرێ ناسێنم و هەروها بەشی مۆسیقیان کاکە دیاری باڵەبانە و بەشی گروپی و پارچەکەشیان کاک محەممەدی شێخ سەرحە کە لێرەن ئەگە بتوانم جابەجارە لە ناو گۆرانیەکانە هەندێک باسی ئەم گروپە جوانە ئەکەین و هەروها لەگەڵ هونەرمەندی میلی دەنگخۆش کاکە هێمنی وەساگەل کە لێرەیە هونەرمەندێکی میلی دەنگخۆشە باوکاری ژەنیاری بەتوانە و هونەرمەندی میلی و ئەندامی کارای کۆمەڵی هونەری میلی کوردستان کاکە ڕزای ئەسعەدی بە خێراتنیەکەم و ئەم گروپە جوانە ئێستاوی کە لێرن گروپەکە زۆر لەوە گەورەترن بەس ئەمڕۆ کاکارە محەممە و محەممەد حەمید کاک محەممەد ڕەزا کاک محەممەد عوسمان کاک محەممەدی شێخ ئەسعەد ئەم چوار کەسە جوانەوەکو نمونەیەکی گروپەکە هاتوون ئەم گروپە جوانە لە داهاتووە هەموو لە فیستیڤاڵ و لە بۆنە نەتەوایەتی و نیشتیمانیەکانە زیاتر بەیەکەوە لەگەڵیان شادەبین من پێشەوەی هیچ شتێک بڵم لەسەر ڕێکخراوەکە هیچ شتێ باس بکەین دوایی ئەچمە لای کاکچێنەر بە تەفاسیل باسی سەنتەری ڕۆشنبیری و کللتوری ئاشەڤانەکەین و کە چۆن دامەزراوە و کە ئیشوکارەکانیان چییە ئەم جۆرە بەرنامەیە وا خۆشترە چکە دەمێکە چاوەڕانن لە کاتی خۆی لامانە سەرەتا بە یەک گۆرانی ئەچینە لای گۆرانیی کاکێمنی وەستاگەل و دواتر لەگەڵم سنتەرەیە باسی سنتەرەکە و ئیشوکارەکانیانەکەین فەرمونەگە گۆرانێکمان پێشوەسپاسان
وەک بزرینم کوورەی دڵگەرمت خوا وەختی ناڵیشن بۆ پێنکی دڵ گریانی وەختشن بۆ پێنکی دڵ گریانی وەختشن خاز بۆ بخوێنم ئەو لەبان پشتی گەڕەر دەربێنم ئەو لەبان پشتی گەڕەر دەربێنم کوورەی دڵگەرمت خوا وەختی ناڵیشن کوورەی دڵگەرمت خوا وەختی ناڵیشن بۆ پێنکی دڵ گریانی وەختشن بۆ پێنکی دڵ گریانی وەختشن ڕەشە لەم دنیا چی پارچەی ڕەشە و ڕەشە لەم دنیا ئەیکەم بەکرەس بۆ خۆم بەتەنیا ئەیکەم بەکرەس بۆ خۆم بەتەنیا کوورەی دڵگەرمت خوا وەختی ناڵیشن کوورەی دڵگەرمت خوا وەختی ناڵیشن بۆ پێنکی دڵ گریانی وەختشن بۆ پێنکی دڵ گریانی وەختشن دەستان خۆش بێ دەست خۆش کاکە ڕەزاجان کاکە منجان دەست خۆش کاچێنەرجان بابێمە لای تۆ ئەم گروپە جوانە و سنتەرەکەتان سنتەری کولتوری و ڕۆشنبیری ئاشەفان بەخێر بیت خۆت بە سنتەرەکەتمان بۆ پێکەمێت سپاس دەکەین. کاجەزاجان سەرەتا سڵاوتان لێبێ ڕێز و خۆشەویستی و دەستخۆشیمان بۆ ڕادیۆ گەڕیان هەیە و بۆ دەستی ئیدارە و بۆ بەڕێوەبەر و کە جەنابتی کاکجەزایسی بۆ سازدانی ئەم بەرنامە قەشەنگە بۆ ئێمە ئیشەکانتان کارەکانتان جێگای تەقدیرن هیوای سەرکەوتنتان بۆ خوازین. من ناوم چێنەر عەلی محەممەدە بەرپرسی سنتەری ئاشەڤانم بۆ میوزیک و بۆ کللتور. دیارە ئەم سنتەری ئێمە ڕێکخرا و وێبسایتێکە بۆ بڵاوکردنەوەی کار و چالەکیەکانمان ئەو شانی کە لە بواری هونەریایە بەگشتی و دوای ئەوە ئێمە لە ڕێی ئەم ڕێکخراوە هەوڵمانەوە زیاتر گرنگیەکی زیاتر و پەرەپێدانی زیاتر بە کارە هونەریەکان بدەین بەگشتی و هەوڵیشمانەوە پاڵپشتی و هاوکاری چینی هونەر و هونەرمەندان بدەین لە کار و چالەکیەکانیاندا بەپی توانەوە بە ژێری پێویستی کارەکانیان. یاخوا بەخێر بێن دەستخۆشیتان یەکەم یاخوا دەستان خۆش بێت. دیارە سنتەری کولتوری ڕۆشنبیری ئاشەڤان ساڵی پار لە مانگی 5 دامەزرا من خۆشم میچەکەم لەوانەی کە لە دەستەی دامەرزێنەرم ئەمانەی ڕۆڵی ئاوات حسامەدین هاتو ئاوات بەرز بنرخێنین چکە بەڕاستی زۆر کەس بڵێن واتی گەشتووە وتم بە ئەوڕنکردنەوە بین کە
مەرج هەموو کەسێ بێ بە ڕێکخراوە زەردەشتی بێمە ئەو شتە بڕەوێتەوە لای خەڵک ئەو سنتەرە سنتەرێکی ڕاستە لە ژێر چەتری ڕێکخراوی زەردەشتەکانەیە بەڵام ئەو زیاتر خزمەتی کولتور و هونەری ئەم هونەرە جواناکە کە ئێستاوەی بینن گروپ ئەوان ئامانجانەوەی کە خەڵک بەبێ بەرامبەر ئەو کەسانی کە خوازیارن فێری موزیک ببن ئەتوانن بێن لێ مناڵەکانیان نەوەکانیان فێری مۆسیقا بەبێ بەرامبەر لێرە شەو من داوای گاڕاستەکەم ئەو مامەسایانیان هێش خزمەت بکەن نەگەتوان نەوانش بێن لێ بەبێ بەرامبەر خۆبەخشانە خزمەت بکەن خەڵک فێری مۆسیقا بکەن یا شێوەکاری یا وێنەکەشان یا گروپا پەرچە جوانی کە ئێستا لێرێ بۆ یەم کلتورە جوانەمان لە ناو نەچێت کاچێنەجانسا چی و چی لە ناو سنتەی ڕۆژم کللتوری ئاشەبانە هەیە لە ئێستا حالی طبعا پیرۆزبایی لێکەم ئەو چەند ڕۆژەکە تۆ ئەو بەرپرسیارەتەکە تۆ سەرشانی تۆ پێشتر ڕاستە کە دامەزرین لە کاتی کۆرۆناکەیە بوو نەماتوانانی وەکو پێویست لەبەر هەر بە یاسا قەدەغە کرابوو کۆڕ و کۆبوونەوە و خولکردنەوە خولی مۆسیقا و پەیمانگاکان هەمووی داخرابوو باخچێت چاوایان و مەکتەبەکان بەڵام لە ئێستا ئێوە بەرنامەتان چییە بە تەمای چین بۆ ئەم داهات بۆ کار و بەرنامە ئێستاتان چییە؟ بەڵێ دیارە ئێمە لە بەرنامەماندایە کە چەندین خولی بێ بەرامبەر و خۆبەخشانە لە داهاتوە بڵینەوەوانە ئەویش لە ڕێی هێنانی کەسانی ئەکادمی پسپۆر بوو بوارەیە ئەو مامەسانی کە من هەر لێرە و ڕایگەن و مامەستا بەڕێزانەی کە لە هەر بوارێ لە بوارەکان ئەیانێ خزمەت بکەن و ئەیانێ هاوکاری ئێمە بکەن ئێمە دەرگامان ئاوەڵای و بەردەوام هاوکاریانەکەین لە وشەکانە بووی بتوانین خولی هەڵپەرکێ و هەتا میوزیک و گۆرانی و ئەم جۆرە خولانە بڵێنەوە بەو گەنجانی کە باری مادیان ئەوە نیانی ناتوان بە مادە بەشداری ئەو شتە بن کە خۆیان یانەوێت خۆیان مەبەستی بەڕاستی من دەستخۆشیتان لەکەم لەکوێ دنیا هە بە شوێنێکە بێ لە سنتەری شارە طبعاً لەکوێ لە شەقامی پیرەمێرد هەر لە لای باخچەی دایک سنتەری ئاشەبان بۆ کللتور و موزیک و بۆ هونەر و بۆ خزمەتی نەتەوەکەمان هیوای سەرکەوتنتان بۆ خۆزم هیوادارم لە داهاتووە بێ بە سنتەرێکی ئەوەنە چالاک کە زۆربەی کار و چالاشیان ببینین دواتر ئێمەوە لای تۆی خۆشەویست بکاکەکە منجیان من بە خەراتنی تۆشەکەم من لە ڕێگەی سۆشیال میدیاەوە زیاتر جۆم لە بەرەمەکانی تۆ زۆریشم پێخۆشە من خودی خۆم و ڕادیۆی گەڕیان ڕۆژانە ڕەنگە ئەگە بۆیان باسکردی گۆرانەکانی تۆ پەخشەکەی نێوە دیارە هەموو خۆمان داوڵۆتمان گۆرانەکانی ئەوشم بۆی زۆر پێخۆشە هی تۆ کاک ئاما زەربەنی ئاما شەمێرانی و شەمێران مەیدانی ئەمانە هەمووی جاری وایەتان بینم بەتەنیا بەبێ مۆزیگیا بە مۆسیقاوە بەدەفێکەوە ئەو زۆر چێژێکی زۆری لێبێنم چکە هوەری ڕاستنی کوردی هەروە بۆ جاران هوەری میلی ڕاستە تۆ دەمێکە خەریکی هوەری چەند ساڵ ئەگەر فکرم بێت لە مەکتەبەوە مەسەنا حەزم لە گۆرانی و گۆرانی وتن بووە ئاوبوو دەرکەوتن تقریبان لە 2015 بەس لە بەیانی بڵین بە ڕسمی 2015 حەزم لە کەس ناپرسم کلیپت هەیە نییە چکە من ئەمڕۆ لە شوێنی کارکردنی خۆم بووم لەو شوێنێکی کارەکەم بە ڕۆژە کچێکی کورد کە دنیایەک هوەری پێ دنیایەک حەزی لە هوەرە هاتە بوو دەرگانە ماولێنەیە بۆی کە سپۆنسەری بکەن بۆ کلیپێک ئەزانم کە چەند قورسە هات هانای بۆ ئێمە شێناوتم وەڵی لەم بەردۆخەیە ناتوانین ئێمە هیچ سپۆنسەری بکەین بەڵام هەوڵە بۆین دڵنیام تۆ ژەر و معاناتە هەیە دەرمەندەکانی وڵا بە تاکید زۆر ئاسان نییە بەڕاستی اینجا هینێکی خۆی ئەوێ بەڕاستی اینجا من هەر مەسەلەن بە هونەرەکەشەوە مەشغوڵم ئیش و کاری خۆمم هەیە وڵا زۆربەی هونەرمەندان بژێوی ژیان ئێمە زۆربەی هونەرمەندەکانمان هەر بۆ زانیاری جەنابەت زۆربیان یانی وەکو نیسبەتێکی زۆرینە یا پێشمەرگان یا لە هێزەمنیەکان یشەکان یا ئاسنگەرن یا پیشەوەرن یا کارێکی تری هەیە بەڕاستی قورسە ئەوش بۆە بژێوی ژیان وە پێویست دەکات هەست سەرکەوتوو بیت ئەم بەرنامەیە ئازان و خۆشەویستان ڕاستەوخۆ پێشکەشەکرێت ئەتوانن بۆ پەیوەندیکردن بە بەرنامەکەەوە لە ڕێگەی هەر سێ ژمارە مۆبایلی ڕادیۆی گەڕیان 1970 471 5264 و یاخۆ ژمارە مۆبایلی 1970 1970 ئەمە بۆ کوردانی تاراوگە و دەرەوەی شار کە ئەتوان لە ڕێگەی وەتساپە پەیوەندیمان پێ بکەن و یاخۆ ژمارە مۆبایلی 1950 1925 ئەمڕۆ خۆشحاڵم هاوڕێ و هاوکاری هەمیشەیی و دڵی بەرنامەکانی ڕادیۆی گەڕیان جەلاگۆڵەی لێرەیە بە خێراتنیەکەم زووتر باتە بۆ ئەم بەرنامی پێشکەش بدایە بەڵام جەلال زۆر لە بەرنامەکانە حەشر بە خەڵکەکان دیارە ئەو جلی کوردی بۆ نابێ مشکلەکە پلێسێشنەکە قوربان کاکە ڕێباز دەستخۆشی یەکەم کە زۆر ماندوو بێ لەگەڵمانە لەگە بەرنامەکانە و کۆمۆنتێر و جێبەجەکاری بەرنامە و بە هاوکاری هەردوو وێنەگری بەتوانە کاک گۆران هەورامی و کاک گۆران هەورامی ئەمڕۆ بەرنامەی پێشکەش دەکەین حەزەکەم چینە لای گۆرانێکی
باشە دیتیا بۆی نمایشێکی پارچەکە بینن دوای چینەوە لای خاوە زۆر پێمان ئەگەر شتێکی وە بکەین شوام گروپە جوانەمان لای ئەمڕۆ ئەم گروپە جوانە گروپە پەرچەیە کە هاوکات ئەندامی کۆمەڵی هونەری میلیشن لە داهاتوە دڵنیام وەکو ئەستێرێکی جوان ناوی گروپەکە و خۆشیانە بینینەوە لە زۆربەی فستیڤالەکانە دیارە کات نەژورە کاگیواتی تخوا لەم شوێنە بچووکەیە ئەمە بەناوی پێشکەشەکان ئەبووە ئێستا شوێنێکی وا گەورەترتانە بۆی واوتم وەڵی ئەم شوێنە ئەمە بە زۆر کردومانە بە شوێنێک بۆ خزمەت و بۆ بەردەوامی بۆی هونەری کوردی نەوەستێ لە ئێستا کاگاتان لە یەکاتی خۆی ئەمە لەگەر ڕێکخراوی زەردەشتەکانە و ئێستا شیرەگەڵا بەکەم ڕێکخراوی ئاشەفانە دروست بووە هەستمان بە ترسناچی تونندڕەوەکان و تاریکپەرستان نەکرد کەیانێ هونەر لە ناوچێت بۆ ئێمە هونەر لە ناو نەچێت ئێمە وەکو پامێکم ڕۆبم گۆرانی و مۆسیقا بۆ هەڵپەرچێ جوانە وەڵامی و تیرۆێرسانەیەنەوە کە چەند ڕۆژە دیسانەوە سنوورەکانیان لێگرتوونیانێ ئارامی وڵاتەکەمان تێک بنەوە کورد هەر جیزەتام گەنجانەیە بێ لە ناو ناچێت کورد هەر بەردەوامە و ئێمە بە هونەرەکەمان دیارە هونەرەش بەشێکە لەو خەباتی کاکرێ خەباتی چەکداریە بێ خەباتی کلتوریش بکەین ئەگەر بەرەمێکی شادمان پێشکەش بکەن لەگەڵ نمایشێکی ئەو پارچەیە سوپاسانەکەم. ما وكره وريحان خلقي شامي يعني وريحان خلقي شامي يعني اي خوايا بمكي شوبمي واني خوايا من بكي ويبدي راني شوتابا يعني في شمقة يعني شوتابا يعني في شمقة يعني سينم ده تاري جاي خيا لانا سينم ده تاري كل جاي خيا لانا وريحان خلشي شامي يعني ريحان خلشي شامي يعني اي خوايا بمكي شوبمي واني اي خوايا بمكي من بزيراني أي بشير سوانتا بيان وان وفي روى سوانتا بيان وان وفي روى لكم تروير هاوزك روى لكم تروير هاوزك روى كرو ريحان خلجي ماري واني وريحان خلجي سامي راني اي خوايا بمكي من بمي واني اي خوايا بمكي من بمي واني
مقرنا خرسان دسلي كشم مقرنا ناو قول دسلي كشم وريحان خلقي شامي راني وريحان خلقي ماري واني اي خوايا بمكي من بمي واني اي خوايا بمكي من بمي واني خذ شوقرني ما صبيه رنا مشوقرني ما بيتاخا يدوم خول يمزه يا بيتاخا يدوم خول يمزه يا وريحان خلشي ماري واني وريحان خلشي ماري واني اي خوايا بمكي من بمي واني اي خوايا بمكي شو بمي واني اي مشيت شاوري بلام دسيده ديلم شاوري بلام كود دسيده ديلم وريحان خلشي شامي راني وريحان خلشي ماري واني اي خوايا بمكي شو بمي واني او خوايا بمكا من بمي واني اي بشي برا دي قريانة تايبت صلاولة تنجيكي قريانة اي بجين دستان خوش بێ دەستان خۆش بێ دەستان خۆش کاک چێنەرجیان بۆ گروپە جوانەکەتان دەست خۆش کاک محەمەدی شێخ سەعد و گروپە جوانەکەی ئەو گروپە پەرچەجوانە دەست خۆش بۆ باڵەبانە خۆشەوی کاکە دیاری بۆ کاکە ڕەزای سعدی بۆ کاکەی من دەم خۆش خۆشەویستان زۆر کۆمنتاتە بوو هەندێکی کۆمنتەکان لە بەرچاومانەما بە زانەی کەماوە خات و پرشن سعدی زۆر زۆر سپاس دەکەم خات و بانە عیرفان سپاس بۆ تۆی بەڕێز هاوڕێ خەراجانی ئەندامی دیارینی کۆمەڵی هونەری میدی سپاس کاکە ماری عەبدوڵڵا ئەندامی هەمیشەیی دڵسۆزی گەڕای میدیا کاکە ئەمان سۆفی چەندین کۆمنتی جوان نووسی بوو یەکێکانە بژی یۆ سەرکەتونتانە کاکەمان جان سپاس شێخ دژوا قەرەداغی یەکێک لە هاوڕێ دڵسۆز و دیێرینەکانی سەرەتای ڕادیۆی گەڕیان لە سلااو لە کاگەزای خۆشەویست و خەمخۆری کەلتور و موزیکی کوردی دەستی مادومتانە وشەمە سەرکەوتو بن سپاس کاکە شێخ دژوارجان توانە قادری ئاوڕێی هەمیشەیی گەڕیان هەڵاستە بەشان برم وڵا هەستان بەشانەوە خۆ زۆر جوان بوو ماشەڵڵا بەشان هەرڵا خات و پرژن سادی جایتەڵا هە بژین سەرکەوتو بن سپاس کاکە توانە قادرڵێ ئەوەی بە مامەزا کرێت بە زۆر کەس ناکرێ مەمنونم بەخوا کاکە توانە جامەخسان من نیم دیارە من و ئەو ستا بە خۆبەخشە مادوونەناسە بۆ هەموو خۆشەویستان و بینەرانی گەڕیان میدیا هەموو چالاکیانەمانەوە 2 ساڵێمە لە شوقەیەکە یەک ژوورە لە یەک ژووری شوقەیەکی ئاسایە کە ژوورێکی 3 بە 4 بێ پێما بێ ئەو هەموو چالاکیەکەین بەداخەوە گەستێدەکانمان گەورەتر و تەکنیکی ڕۆناچی و کامێرەمان باشتر بووە زۆرترین خزمەتمان بە هونەرینێتەوە کەمانە کەرێمامانە بۆ ئەرشیف ئەکەین وەجاری تر ئەڵێمەوە چکە زۆر جار ڕخنەوەمان لێ ژیرێ ئەو ڕۆژانی کە گەرجی و ئالۆزیە بوو یا خۆپیشاندانە بوو یا ناڕەزایەتیە بوو ئێمە بەخوا لە هەر هەمویان ناڕزاییمان زیاترە ئێمە هونەرمەند لە هەموو کەسێ مافمان خوراوترە ئێمە بەدەر لەم ڕادێژ ئێمە کۆمەڵی هونەری میلی چەند ساڵە خەباتەکەین ئەو مافانێکی خوێندکار داواکە ئێمە ئەوەنە مافمان لای حکومەتی هەرێمە
بۆمان بەدەست نایێتەوە ئێمەش هەر بەڵام خۆپیشاندانمان نەکرێ بەڵام ئەوە نەبێ ئێمە ناڕازی ئێمەش رازی بین لەوەز ئێمە ناڕازیم بەڵام ناکرێ وڵاتەکەمان لە ئارامی پشێوی بژێ ئێمە بۆیە خەباتەکەین بۆی هوەر و کولتور نەوەسێن بۆیە نووسینەوە لە گۆرانیەوە پەرچی خۆتان ناکەون ئەمە پێرە بۆیان نووسیبووین نەخێر لەبەرەوەی ئەم شەو داعش دیسانەوە تاریک پەرستانیان هەیە وڵاتەکەمان تێک بین ئەی بۆچی ئەمە کۆمەڵی هونەری میلیمان هەیە بۆ ڕادیۆی گەڕانمە دامەزرانەوە بۆ سنتەری ئاشەبان هەیە ئەمانەوەی بۆ بەگژاتچوونەوەی تاریک پەرستی و نەزانی و ئەو شەمشەمە کوێرانەیە کە یانەیە کورد بگەڕێنەوە ژێردەستی کە یانەیە کورد قەت ئازاد دەبێمە پێیان ئەڵێن ئەی ڕەقیب هەرماوە قەومی کورد زمان ناشکێنێ نانەوێ ئاڵاکەمان ئێمە هەر بە سرودە من هەموو جارە بە ئەی ڕەقیب جوابی ئەوانەیەمەوە کاروانکەری مەڵە دەستان خۆش بێ عیماد هەزار مێدیڵە دەست خۆش شازە ئەحمەد خۆشناوەتی ئەحمەد عومەری خۆشەویست لە هەولێرەوە بەڕێوەبەری پەیج و سایت و کەناڵەکەمان لە هەولێر کاگرەبازگیان ژماری کۆڕک و ئاسیاکە داخراوە نووسێتی ئەوەی تریش وەڵام نەدراوەتەوە ئەوە هەوڵێن چارەسەریان کردووە بزانم زۆر سپاس کاک ئەحمەدجان کاگەیوب بۆکانی ئەیوب وستوار ئەیوبی یوبی وستوار خۆشەویستی گەڕیان و هونەرمەندی زۆر بەتوانە و دەست و پەنجەڕەنجین هەڵە خۆشەویستانی من لە گەڕامیدیا ئازاد سڵاوتان لێ بەزاز سڵاو بۆ تۆ شێخ دژوار قەراخی جارێکتر نووسێتی وەڵڵا بژی ستافێکی جوان و ئەکتیف طبعاً بێ هیچ موچەوداهاتێک بێ هیچ پاڵپشتێک سەرکەوتنیی گەورەیە باوەڕتا بێ ئەوانیش ئەم گەنجانەش لە سەنتەری ئاشەبان هەمووی خۆبەخش و بێ موچە و بێ پاداشتن و هەمان شێوە جا خەڵک باوەڕ ناکاوە و خەڵک ئەو کەسانی کە هەموو ژیانیان بەس بە مادە لە چاوی مادەوە سیرەکەن پێیان سیرەکە تا ئێستاش لەم زمانەیە ئەوە خەڵکی گەنجێ و خۆبەخش و خزمەتی وڵاتەکەکە ئەی بستوار ئەڵە دەستێ لای خۆش بێت هاوڕێ خەراجانی دڵی نردووە بانە عیرفان ئەڵە بژین سپاس کاگەمان سۆفی سڵاو خۆشەویستیم بۆ کاگززا زۆر زۆر سپاس کاگامان گیان بەڕاستی کاگززا تۆ زۆر جێگای شانازی بە قوربان سپاس دەکەم ئەی بستوار دەست خۆش مامەسا جاماندوو نەبی بە هەموو لایەگەڵێم ئازانم لە گەڕامیدیا زۆر زۆر سپاس ڕێبازی خۆشەویست ڕێبازفایەق سوبحان عەلی ئەڵە دەستان خۆش بێ کاک سوبحان گیان برای گەورە و خۆشەویستی هاوڕێ خەراجیانی سوپاس دیارە کاکە ئەیوب ئاخر کۆمنتی بۆ کاکە ڕێباز نادووە سڵاوی نادووە سوپاس یەکەم یوبی گیان چاو ماچەکەم کاکە چێنەکەیان من کۆمنتەکان زۆر بوو مەجبورم بشکەنەوە بۆی دڵێن ئازنە بێ تۆ چیتر هەیە لەبارەی سەنتەرەکەەوە باسی پێی ئەگەر باسمان نەکرد بێ بەڵێژان ئەم سنتەرێمەوە گوتمان ئەم سنتەرە لەسەر هوەرە بەگشتی بەڵام ئێمە خۆشەویستیمان بۆ هوەر و بۆ کولتور و بۆ شوناسی میلەتی کورد ئێمە کردێتوانێ بەجددی ئەمە هەڵمانداوە هەموو ئیشەکانمان بە خۆبەخشانە بێوک لە پێشتا ئاماژەمان پێدا هەڵماندا ئەو خولانی کە و گەنجانەمە بەستیانە بە تایبەتی خولەکانی هەڵپەرکێ و میزیک و گۆرانی و هەتا دوایی و بە تایبەت بۆ چینی گەنجان کە بۆی کاتەکانی خۆیان بە میدیا و بە سوۆسیال میدیا و تۆڕە کۆمەڵاتیەکانی وەک فەیسبوک و ئینستاگرام و تیکتۆک و تا دوایی ئەمانە بەسەر نەبن بتوانن هەم خۆیان سوودمەند بن هەموو کاتەشیان بۆ بگێڕێتەوانێ چونکە بەجددی گەنجان بناغی وڵاتێکن ئێم ئەمانەی ڕیسالەکە بینە دەست خودی گەنجان خۆیان لە دوای ئەوانیش ئەوان خۆیان ڕادستی گەنجان و مناڵانی دوای خۆیان بکەن بۆی بتوانین هەمومان باوکاری هەموو لایەک ئیشەکان گەورەتر و بەرفراوانتر بکەین دەستخۆشی یەکەم جارێکتر من سپاسی خودی ئاواتخانەکەم کە ئاواتسامەدین کە پاڵپشت بووە بۆی کە ئێوە بەردەوام بن کە بەڕاستی چکە و سنتەرە ماوەی 6 مانگ بوو ئیتر هیچ ئیش و کارێکی وا نەما بوو سز بوو بەڵام دەستخۆشی دەکەم کە جارێکتر و هەوڵیە پشتیوانیتان بکات خۆی ڕۆڵی ئاواتخان ئێمە زۆر بەرزە نرخین لە هەموو کارەکانە بە تایبەت هاوکاری کردوین هەموو کاتێک معنەویمان بەرزەکاتەوە لە ئیشەکانە هەرچێک بۆ بکرێ وەلو ئەو زۆر مەسئولیاتی شێ و سەری قاڵە بەڵام ئێمە یعنی بە بەردەوام لە یاد بووە ئێمە دەستخۆشی لەکەین وای سەرکەوتن بۆ یەکشە خواست سپاس بۆ تۆ سەرکەوتوو بن کاک ئەحمەد خۆشناوەتی خۆشەویست و هاوڕێ و هاوکاری هەمیشەیی و بەڕێوەبەری پەیجەکانمان لە گەڕامیدیا لە هەولێری خۆشەویستەوە سڵاو بۆ تۆ کاک ئەحمەدجان ئێوارەی تۆ باش کاک ئەحمەدجان چاو ماچەکەم قوربانتان دەستخۆشی بەرنامە لە ناکاوەکان لێ دەکەم هەروەیە بەرنامەکانی من ئەگە بنووسی نەها لە ناکاو بەس خەڵکیاڵە نەهەیە لە ناکاو ئەمەە وشکە بێش خەبەری ناخۆشی پێمە دایمەشتی ئەوە جوان و خۆشە یاخوا لەشتان ساغ بە خێرات نمیوانەکان دەکەم دەستخۆشی لەو گروپە جوانە دەکەم یاخوا لەشتان ساغ بە سەرکەوتوو بن ئینشاءالله زۆر زۆر سپاس دەکەم قوربانتۆ مامزەوەڵا هەر حەزم کرد پەیوەندی بکەم و دەستخۆشیتان یەکەم یاخوا سەرکەوتوو بوون بەردەوام بن سپاس بۆ کاک ئەحمەد خۆشناوەتی خۆشەویست کە ئەو مادونە ناسانێکێکە لە سەربازەونەکانی ڕادوی گەڕیان و گەڕامیدیا خۆبەخشانە لە هەولێرەوە کار بۆ سەرخستنی ڕادوی لە خزمەتێوەدا مامەگیان خۆشەویستنەوە سپاس بۆ تۆی ئازیز و خۆشەویست کاتش خۆش بێەوە سەرهەنگ نیزاڵ
کاکە سەرنگ نیزاڵە دەستخۆشی بۆ جەناب و کاک عەریف حەمەتاڵی شیرین زۆر سوپاس کاک سەرنجان زۆر خۆشحاڵم کە ئێستا لە گەڕێمیدیا چەندین بەرنامەی هەمەڕەنگ لێرە پێشکەشەکرێ دیداری هونەرمەندان هەمیشە لەگە جەلاگۆڵەیی و بەرنامەی گوڵشەنی شعر لەگە دوو شاعری خۆشەویست هەروەها بەرنامەی هونەرستان کە بنجابەجار ئەم بەرنامە لە ناکاوانەی کە باسێک کاک ئەحمەد بەرنامەی دەمەتەقی لەگەڵ عەریف حەمەتاڵ کە هەفتەی 3 ڕۆژ لێرە پێشکەشەکرێ و هەموو کات بە خەندە و بە قسە و خۆشەکانی هەوڵای لەگەڵ ئێوە بێت و بەرنامەی تریش بە ڕێگاوە بەم نزیکانە مایکی گەڕان و چەند بەرنامەیەکتان پێشکەشەکەین کاکێ منجان تۆ یەکەم ئەوی کە من زۆر جات تێبینیم کرد زۆر جات کە بە تەنیا گۆرانڵی یا گەڕیانەڵی یا گۆرانیەک لە ناخی خۆتانەوەی ناوچەکانی خۆت من نازم خۆت لە چ ناوچەیەک گەورە بووی یا کللتوری چێ بە سەرتازاڵە یا هوەری چ منتیقەیەک زیاتر تەسیرت یەکە کە ئێڵیتەوە لەبەر خۆتەوە ڕاستە طبعاً من بە زمانەکەی خۆمان منتخی شارە زورم زۆر خەڵکی شارە زۆرم خۆی من ئەوم ویستم ئەوم پێ خەڵکی شارە زوم خەڵکی هەڵەبجەی شەهیدم بە شانازیەوە شانازی بەڵام لە سلێمانیا زیاتر گەورە بووم بەڵام ئیتر ئەوە نەبێ منتیقەکەی خۆم لەبێ چوو بێ هەرچی گۆرانی گەڕیانی منتیقەی خۆمان و منتیقەی ئەو دیویش ئەوانم لەلا پەسەنە و ئەوانە تەسیری زیاترە و چەند هونەرمەندێکن جوان لێ ئەگرم خۆم ئێستا بەداخۆ نەماون بازێکیان ئیتر ئەمانە ڕاستە گۆرانی کە ئەڵێم ئەبێ یەکەم جار خۆم قەنەعەت بە گۆرانیەکە بکەم ئینجا بیسەرەکەم قەنەعەتکە نابێ یەکسەر مەسەرەن خۆم بێڵەمە بێ ئەو گوێ لێ بگرێەوە نا خۆم ئەیکەم لە دڵەوە ئەیڵێم ئجا دوایێتر گۆرانەکە خۆ مەزام کە قەنەعەتی بیسەرانیشی بۆ دروزە بێت هیچ ئاوازەگەنی هەست بکەی خۆدا نابێت ینی وا هەست بکەی خۆ زۆربەی وەنەرە میلێ لێگەچێ بەڵام هەست پێی دەما بڵێ لەواچەی خۆنی ئێستا ئەگەر بڵێم با ئاوازی خۆمم هەیە یەک گۆرانیە پێش بە 5 ساڵەمەوە پێش 4 ساڵە 5 ساڵە بزەبت ناتۆ یادم ئەوە بوو لێرەوە چاوی کاکە حەمەی شێخ ماچەکەم لە سێساق ئاسفێکی بەتوانایە لەگەڵەوە ئەو ئاوازم دانا ئەو گۆرانیم دانا ئیتر لە دوای من هەر کەسیش کە وتوێتیەوە بە تەحەداوەڵم ئەو ئاوازە خۆم دامناوە لە ناخی دڵمەوە بە بێهشتە خۆم لە بەنامە ئەمڕۆ هەیە یا وەڵای ئەگەر تۆزیماوە بڵێ ئەتوان بەبێ مۆسیقایەک تۆزیمان بۆ بڵێ بۆی بزانم کام ئاوازەیە ڕەنگە من متابعەم کردبێ لە سۆشیال میدیا من خۆم تۆ بە خۆت نازانم بەس من زۆر متابعی شتەکان تەکەم و ئەرێ عەزیز بە گیانم هاوار نیم باو دنیا وەڵاوە کاشتی غەرقم هاوار بەتای دەریا بەڵام ئەم گۆرانەی سەر لە ئێرانەوە تراوەتە باشە ئێمە بێدایم بڵێن وڵا هیواڵێ بابە لە ئێران وتراوە کورە وەڵڵا مە لەسەر ئەو بەحرە بۆم دروست بوو ئاوازە زۆر کێشە هەیە لەو بابەتە بۆ نمونە کاتی خۆی هیواڵە ناتوانانی بڵێ وتم بابە لیا بۆم دروست بووە کاکە حەمەوتی ئەکەین بە گۆرانی و دانیشتین و سپێدەی ئاوە دامانە ئەم گۆرانیە من لە ناخی خۆم ئەم گۆرانێ وتی دووجار بیڵێرەوە من بۆ تاریخی گۆرانیەکە ئێستا زۆر باوەکڵە تەنیام هەرم شەو بۆ لام بێرەوە ئەو کە بەدەفەوترێ ئەوە من ساڵی 97 بۆ هونەرمەندی خۆشەویست نەجات غەفورمان تۆمار کردووە کلیپیشی بۆکەوە 97 یعنی تقریبا 24 ساڵەمە پێش و دوای ئەویش زایر جەلالی جایەک تۆماری کردوێتەوە هەر هەمانە بەڵام ئێستا لەم لەولاوترێتەوە بەدە فۆڵەن گۆرانیی فۆلکلۆرە بە شەرتی ئاوازەکەی من دامنەوە گۆرانێکترێ ئازیزەکەم دەوەرەوەی کە هونەرمەندی خۆشەویست مەحموود محەممەد وتێتی ساڵی 98 بۆ تەلەڤیزیۆنی خاک بە تەسویر و بە کلیپ و بە هەمووی هەمانە میلیە بەزێ ساڵن وڵاوە گوایە فۆلکلۆرە فۆلکلۆر نییە ئەو شتانە دەمادۆمە ڕۆزێ ئەڕوا تۆزە ینی وا لێ تۆ بڵێ کاکە وا لێکە گوێ لە ئێران جوێ لێ بۆیان لەم دی جوێ لێ بڵێ کورە بابەوەی ئەو نیە ئەوە وەڵی مناوانە معنی بەر زۆر بە ئاسایی ئاوا بۆم دروست بۆم گۆرانیە پێم خۆشە بچینە لای گۆرانیتر لە گۆرانی خۆشەکانی کاکە هێمن با فەرمون بەیەکەوە گۆرانیترتان ئامادەیە بەڵێ
وخوامو بدبين مداري بدبين مداري كيتو إلى منكر والله بردي اليبواري كيتو إلى منكر والله بردي اليبواري وخلاي زوان رو وخلاي زوان رو ثروها الله واني ثروها الله واني هرخوان بقربان شيتا نبي زواني هرخوان بقربان شيتا نبي زواني وقتها واسي لا خوني ورا لا خوني ورا شوق خايته وبال خلايز ورا شوق خايته وبان خلايز ورا وخلايز ورا وخلايز ورا عالم دافي عالم دافي وخلاك مروخ دادو Palımın büküyor Bakala kemeru kabımırımı Palımın büküyor خزاو لقيانو خزاو لقيانو بوسي وادكي بوسي وادكي وغريب لا در تماشى مكي وغريب لا در تماشى مكي وخلاي زوان رو وخلاي زوان رو ثروها لواني ثروها لواني هرخون بقربان مزي شواني هرخون بقربان مزي شواني دەستان خۆش بێت ئەو گۆرانیە من بە شێوەکە بۆنی ژێر ڕەشماڵی جافی دەکەم ئەم گۆرانی لاچە گۆرانی جاف بێت چکە ڕێک لەگە هۆرایەتەوە شێوەکەی دیارە ڕاستەکەی ئەم گۆرانی ماوەیە کە زۆر باوێتی بەڵام من بۆن و بەرامی جافی دەکەم ژێر ڕەشماڵەکانی جاف کاگامان ئەحمەد سۆفی ئەڵێ کاکزا بە کاکەم بڵێ بە سەراتێکی خۆشمان ببجێرێتەوە بەسەر چاو وەڵاش تاومان لێ نەپرسی بوو کاک سەرنگ نیزاڵ ئەڵێ هیوادارم قبوڵمان بکەن بە چەند شۆفێرێکی بمانکەن بە هاوڕێی بەرنامە کاک سەرنگ نیزاڵەوە کە شۆفێرەکانی تەکسی بەردەمی خەسانی دانەکە ڕێزسڵاوێ ئێمە دنیا ڕێز و خۆشەویستیمان هێبوویەوە ئێمە هەموو ئاواتمانەوەیە دڵی شۆفێری تەکسیەکان و ئەو نەفەرانش کە لەگەڵان سوارە بن هەموو کات لەگەڵ ڕادیۆی گەڕیانە دڵشادیانکەین لەم بارودۆخەنە هەموارەیە دڵتان خۆش بێت ئێوە هاوڕێ و برا و هاوڕێ هەمیشەیمانن کاکە من ڕاستەکە با بە سەراتێکی خۆشی تا بێگەر طبعا ئەو کەسێک هێزا باسی بەسەرات دەکات بە سەراتمان لەگە کاکدیارە لەگەڵەوە دەوڵی شتێکمان بۆ بجێرنەوە وڵی لەگەڵ تەمان کاگامانس خۆی ڕێزمێ لێرەوە کوبرا عزیزمانە دایم بەیەکۆی نێمە هونەرمەندێکی سەرکەوتووە طبعا تۆزێ حساسین ئەوڵە وا بکەم نەڵم وا ناکەم ئەوە منەڵم وا بکە ئەو نایکە ئەو تۆزە سەرقادە سەرمان منیا بەشەڕە لەکە کاک دیارە کاک دیاری لەگەم نایتر بەم شازە ئێماوە ئەیگوزارێنی دەستان خۆش بێ شتێکی دیاریکراونێ بەسەرتان ناتی بێ شتێک ئەو شتێکی بەسەریەوە هێنا بێکە خۆ دواسێکی وڵای ڕۆژێکیان فەنەکە فەنی زۆر ناوەتە بەسەر لە یادم نییە کە کاک دیاری لێ پرسی دوای ئەو باشترێتەوە خەیاڵی بەڵام ڕۆژێکیان ئەم منەوتی چوون بۆ گادەیە بۆ سیتەک دانیشتنێ بوو کە چوون بۆ ئەوێ
لەو سەرۆ ئەمەنەی وت کاکە بابێم کاگعدنانیشمان لەگەڵ بوو ئەوەنەتی بابێ بێتر حەبلەکەمان لەبیر چوە دوای مکەبەرەکان لەسەر ئینەکە بەس ئەدای دیجێ ئەدنان مەریوانی عدنان کەچی چیمان هەرچیمان ئەم لاولا بۆمانە دو ئەمەنەی تەلەفۆن لێماتێکەوە لە داخامی پشتێنەکەم کردو بەسمەوە بە مکەبەرەکانەوە بە سەخفی سیارەکەەوە هەتا هاتینەوە بە پشتێنەکە ئاوایەکردم دەبا بۆ هێرواک بەڵا باوکم ئەوە سەری لێ تێگابوو یانی سەرمان لێ تێگا زایەکی چاکەدا یەک شتی زۆر مهمیشیم بەلاوێ تەمان من هەمووان بە شانازیەوە کە گۆرانی ئەڵین ئەم دەفتەرە لە بەردەمتایە بۆت لێ تێک نەچە کەلیمەکان پێش و دوانەخەی لە دانیشتێکا بووم ئەم پەنەی پیایم دەفتەرەکە لێ نەشاریت ناچی کرد بە خۆزگاوی کرێت تەمان لە ژیانە دەبێ ئەو نابڵێ کاکەەوە ئاو بخۆ هەڵساسیێنە پاقلە و شێلمێنە ئێخسە سەر دەفتەرەکە داخست کاک دیاریشی لێ بوو دەفتەرەکەی داخستمش گۆرانیەکەمەوە تەمان ناخۆشەوە تێ کەلیمەکان لەبەرکەی بۆ نادۆزی دەفتەرەکەی داخست و کشێلمە پاقلەکەی بیخۆن ئەوانەی بەس ئەوانمە بەسەرێنە کاکەمان یا خۆرە خۆشیە بنەمەش ڕێزمانێ بۆ هاوڕێ خۆشەویستی ئێوە مادەم هاوڕێەوەیە و دڵیەوەی خۆش کردوە و من شتێکی تر ئەمڕۆ دڵی خۆش کردم ئەوە هیچ گروپێکی پەرچی جوانی تازە هاتە بوون کە ئەوە شەر بۆ ئێمە مای خۆشحاڵیە هاوکات کاکە دیاری باڵەبانش من لە دوورەوە بیستە بووم وەزام کە بەڵام یەکەم جار لە نزیکەوە لە چارەژیش خۆمانە بیبینم دەست و پەنجەی ڕەنگین و ئەسپێکی زۆر خۆشیەکە بەڕاستی دەستی خۆش بێت ئێمە من هەموو کات خۆشحاڵە بم کە عازب زەڕێکی تازە ئەناسەمی عازب باڵەبانە عازب دەفێک عازب ئەم ئەمێرە کوردەوارێنێت ئەمێ هونەرە لە ناو نەچێت کاک بەختیار خالیدیاڵە لە وڵاتی نەرویجەوە زۆر سڵاومەی بۆتان زۆر سپاس لێرەوەتان نەرویج بە کاکە بەختیاری خۆشەویست ئازیزەکانمان خۆشەویستەکانمان هەوادارەکانمان لە ڕادوی گەڕیان تکاتان لێکم ئاگداری خۆتان بن لەو شەپۆرە تازایی کۆرۆنا کە بڵاوەتەوە بە سوعبەت و بەگاڵتەوەری مەگرن تکاتان لێکم بەڕاستی ئەمڕۆ لەگەڵ هاوکارم کاک گوران بەس ئەمڕۆ بەژایی دوو پرسەمان کردووە تکاتان لێکم ینی بەڕاستی زۆر زەڕورە وەکو سەرەتای خۆپارێزی ئێستا لە وڵاتێک وەکو ئیمارات ئەمڕۆ لای برادێکم $1500 بەس غەرامی ئەوەیە کە دەمامک نەبەستی ینی ئەگەر یەکێک دەمامک بەکار نێنێ هیچ ئەم لەولایتیان $1500 ڕێک لەو شوێنێ وەستی بەکەن غەرامە ئێمە لێرە غەرامە ناکەین لە هەموو شتێک سەرکەشیەکەین لە هەموو شتێک قاچاخین لە هەموو شتێک تەحەداکەین پێمان ئەیکەین بەگاڵتە و گەپ و سوعبەت و کاکەوتە ڕۆژانە بە بەرچاوانەوە ئازیزەکانمان هەڵەوەرێن ئەوم ئازیزەمان لە دەسەین تکاتان لێکە مەریض دەبێ خۆپارێزی بەکاربێنن ینی لە چاخانەیەکە وەڵی هەقوای جاری وەکو جاری جارم بێتەوە پەرداخی سەفەری تکایە یعنی زۆر خەتەرم حاڵەتی کە ئێستا بڵاو بۆتەوە هەموو خوابتان پارێزە کاکە چێنەرجیان جاری ترێمەوە لای تۆ هیوادارم ئێمەش پشتیوانتانە بین دڵنیا بە پێم وا بێ ئەو چالاکی کە ئێستا خۆتانی بۆ ئاماداکەن چالاکی شەویڵدا بێ احتیمالە بەشدارە ئەوەی شەوی هێڵدا ئێمە تەبان فۆلکلۆر و کەلەپور بۆ ئیشاڵەسێ بەڵام ئەم گەنجانە وەک باسمان کرد ئەمان سی گەنجی خۆبەخشی خۆنەویستی دڵسۆزی شاری سلێمانی لە زۆرینەی مەراسیم و بۆ نەشادەکانی سلێمانیە بەشداریان کردووە بۆی ئێمە ئەم گروپە خۆیان بەشداریەکەن لەگەڵیانە هەر گروپی وەکوە گروپیەوە بن فەرق بەس من یەک داوام هەیە لێرە عیندا لەو کەسولایانە ناکەم کە قەدی ئەم کەسانە بزانن بەجددی گەنجانی خۆبەخشن خۆنەویستن یعنی مافی ئەویان پێبنکەوان بە خۆبەخشی هاتوون تەقدیریان لێ بگرن ئیسیغلالی ئەوە نەکەن کەم گەنجانەوە بوو شێوە ئیشەکەن من لێرەوە ڕاگەێنم تکایە هەر هیچ دەبێ ئەو کەسانێکیانێک کلیپەکانیان بە کاراکتەری جوان ڕازێنەوە فەرمەوە گروپە بەڵام نابێ هەر بەبێ بەرامبەر ئەو کەسانیانێ لە ڕێکلام ئەم گەنجە جوانانە بەکاربێنن هەر نابێ بەبێ بەرامبەر ئەو کەناڵانەی کەوا خاوەنی سەرمایە و دەزمایەکی زۆر گەورن ئەوانیش ئەتوانن بە هەمان شێوە دەستگیرۆی ئەم گروپە گەنجانە بکەن تکایە چکە ناکرێت تۆ بەو شێوەیە کە ئەم گەنجانە هەمووی لە بەرچاوی خۆتانە گەنجی وڵاتە سەری خۆی هەڵەگرێت وڵاتەکە بەجێڵێ هەندێکیان زۆر تووڕەشن لە خاک و لە وڵات بەڵام ئەم گەنجانەشە بینین کە چەند دڵسۆزن و چەند وانە بەڕاستی ئەوە مای خۆشحاڵی بووە من کە لەم زروف و بارودۆخی ئەوانە بینی بە حەماسێکی ترەوە ئەیانەیەکەوە خزمەتی نەتەوەکە و هونەرەکەیان بکەن کاکە سەرنگ نێزا جایتەڵە هیوادارم وەکو برابچوش خۆتان قبولمان بکەن ئێوە برا گەورە و سەروەری ئێمەن ئێوە لەم دەقەیەوە و هەموو کاتێکیش هاوڕێ و برا و کەسوکاری گەڕامیدیا و ڕادوی گەڕێن چینەوە لای گۆرانی تر کاکە هیواجان کاکێ من جان عەفوم کە هێ من وەستاگەل هونەرمەندێکی میری دەنخۆشە کە من ماوەیەکی زۆر زۆرە خۆم وەکو خۆم جێویستی گۆرانەکانی بم زۆر خۆشحاڵم بە گۆرانەکەی نەزەم گۆرانش پەچی لەگەڵ هەر
نامامان ئێشتا دوو بەرهەمان ماوە کاک ڕێبازجان ئەم بەرهەمە و بەرهەمێکترمان ماوە لەگە کاکە هێمنە هیوادارم بەیەکەوە گوێبیستی بێچێک لە بەرهەمەکانی کاکە هێمن بین. وخرنا خرنا 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 إلي ودي وخرنا خرنا 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 إلي ودي من عالم زيو خرنا باجي إلي وبي أكسلهم على خرنا باجي إلي وبي grup yapmak istiyorlar. دربي بريوة والله ما يسخانوا دربي بريوة خرناو ما يسخانوا اي خرنا خرنا خرناو خرنا يلي ودي اي خرنا خرنا خرناو خرنا يلي ودي بالعالم زقو خرناو باجوا يلي وبي اكسلهم على خرناو باجوا يلي وبي هاي بشيت vamos Santiago. مامي فايز خرناو بونا صازية بروم ولا شي خرناو شبيا من راضية من بروم ولا شي داي شبيا من راضية وخرنا خرنا خرناو خرنا يلي ودي وخرنا خرنا خرناو خرنا يلي ودي اكسلوا مالا خرناو باجوا يلي ودي ملاعب زقوتان والله باجوا يلي ودي
خۆم دانیشم خرنە و دڵخۆشیم داوە بۆ خۆم دانیشم لایلی دڵخۆشیم داوە بۆ خرنە 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 و خرنایی لێوە دێ بۆ خرنە 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 و خرنایی لێوە دێ ئەو کچە لەو ماڵە خرنە و باگوێی لێوە بێ مەلالە مزگە و خرنە و باگوێی لێوە بێ بۆ تیڤیەکەی گەڕیان سانی خۆشەویست کەم نایکە خرنە و زۆر زۆر نەشازە دەنگە کەم نایکە خرنە و زۆر زۆر نەشازە ئەم گۆرانیە پێشکەش کاکەگەی سازە ئەم گۆرانیە پێشکەش کاکجازای سازە بۆ خرنگە 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 و خرنگایی لێوە دێ بۆ خرنگە 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 و خرنگایی لێوە دێ ئەو کچە لەو ماڵە خرنگە و باگوێی لێوە بێ مەلای مزگەوتیان وەڵڵا باگوێی لێوە بێ ئەی گیان حەزەورە خۆت دەستان خۆش بێ دەستان خۆش بێ سپاسانەکەم جەخوا ڕەحمی کردیەوە لە هاوینە بامان نەکردن بۆ سودێ ئێمە ناوە زۆر جاجە لای گۆڵایی لە بەنامەکانی ئەڵە ساونای سودوی گەڕیان ساوناکەمان لەبەرەوەی داوای لێبوردنەکەین هەرەوەمانەیە بەخوا ئەو ماڵە سادەیە و تۆزە لێفە کۆن و تۆزە بەتانێ کۆن و جا من ئەوە بۆیە لێرەوە ئەو دووپا دەکەمەوە دروشمە ئەڵام داجی کەری دڵپڕلەقین توش بنی بێ ئیمان و دین ناتوانانی وا بکەیت کورد نەبین هەر کورد بووین و هەر کورد دەبین یاخوا هەر کورد ئەو کووردە جوانە لە سایم گەنجە جوانانەیە هەر سەرکەوتوو بن لە ئێستاە کە وڵاتەکەمان پێویستی بەم گەنجانە هەیە بەم ڕێکخراوە جوانە هەیە ئاشەبان بە هوەری میلی هەیە بە هوەر هەیە بە پێشمەرگە هەیە لە بەرەکانی شەڕکە ڕۆژانە لێمان شەی دەکرێت دیسانەوە بەداخەوە بەوە مگەنجەی لەسەر سنوورەکانەوانیش هەر بەداخەوەکە لێمانە ڕاست بەڕاستیەوەمی کارەساتە بەر لە چەند ڕۆژێت چەندین کەسمان تیاچوون لە بینی فەڕەنسا و چەندی قوربانی هەیە بەڕاستی ئەمە هەمووی کارەساتە ئەمانە چییە ئەمە ڕاستە خەڵک تۆڕێ لە سیستمی بەڕێوەبردن بەڵام خەڵک نازانێت ئەمە پیلانی دوژمنەکانمانە چواردەورمان ئەگەر ئێمە دوژبنمان نەبووە هەموو پیلانەمان لەسەر هەبێت قەت تووش ئەم ڕۆژە ڕەشانە نابووین تا ئێستاش بودجە و قوتی خەڵک لەسەر دوژمنێکی گەورەمانە کە ئێستا مەجبورین پێیان بڵین شەریکمان لە ژیانەوەی حکوومەتی عێراقیە کە چەند ساڵە بە ناوی جۆرا و جۆر و هەر ئەو جێشەی کە هی حکوومەتی عێراقی بۆ چەندین ساڵە ئەنفالی کردوین و تعریبمانەکە و تەبعیز سێکردین و لێ گەنجێم شاری لە سێدارە ئەیە و ئەو هەموو قوربانیەکە لە پێناوی ئەم ڕۆژانەی کە ئەم جلە کوردیە بە جوانی لەبەرکەین و ئەم گۆرانیانە بە ئازادی بڵین لەکوێ لە بەدەی سەرایە ئەگە ساڵانی کۆن بۆیە خۆتان نەزان چیمان بەسەر هات خۆشەویستانم سوپاسی هەموو کۆمنتە جواناکەم کاگا من سۆفیەڵە هیوای کاری جوانتر زۆر سوپاس سەرکەوتوو بنە لە سوپاس یەکەم کاک سەرهەنگ نیزاڵێ ئەوان زووماڵێن لای مزگەوتی خانەقا بیۆمە ژەگەڕەکی دەرگەزیێن بووین نازان مەبەستی چیە کاک لەگەڵ توێتی چاوی ماچەکەم کاک حەسار سلێمان ئەڵە کاک دەزا کاک فەتاح سەوزاری بێنە ڕۆژێک هێنامان قوربانە بم کاک فەتاحی سەوزاریمان هێنا ڕۆژێک بەداخەوە سەرەتای پرسەکەمان بوو لەوەی هونەرمەند عتا چاوشین کە زۆر لێرە پرسەمان ڕاگەان بۆ بەرنامەیەکمان کردەوەی کاتی جوانڕووی باڵەبانیش باماشەوە جارێکتر هێنامانەوە هەردوو جارەکە ڕێنەکەوتەوە بە دڵی خۆمان بەرنامێکی جوان بکەین لێرەوە سڵاو و ڕێزی بێپیان نێرم بۆ هاوڕێی دوورە وڵاتمان کاک جەمال عەشایەر لە ئەسینەوە لە پایتەختی یۆنان کە هەموو کات بە کۆمنتە جوانەکانی زۆر جار بە پەیوەندیشەکە بە گەڕیانەوە دەستخۆشیمان لێکە زۆر سوپاسەکەم ئەڵە کاکێم نەڵم کاک سەرهەنگ بەڵە باشە گیانەکەم سوپاس دەکەم ئێمە لای ئێوە بۆی پێشوی کۆتایی با بەرنامەی ئەمڕۆ بێنم دوارە بە دوایین گۆرانی کاکە هێمنە بێگە خۆیانی بۆ ئامادە بکەن ئەچمە لای کاکە چێنەرجان وەکو گەنجێکی خۆشەویست وەکو بەڕێوەبەری ئێستای سنتەری کللتوری ئاشەبان کاک چێنەرجان چیت ماوەتۆ بە
گەڕیان میدای بڵێ یا بە خەڵکو و بە هەواداران و بە بیسەران و بینەرانی بڵیت. وڵی یەکشت کە ویستم ئیشارەتی پێ بم خەڵکان زۆر پرسیاری و مادێکا لەسەر ناوەکەی ئاشەفان. خودی خۆشە لە پێشەکەیان ئیشارەتە پێیا کە ئاشەفان ڕاستە وشەیەکی کۆنی زەردەشتی ئافێساییە بەواتای کارکتەری ڕاستیت کە هەمومان مرۆڤین و بە ڕاستگویان هەمووشمان حەزمان لە کاری ڕاستی و ڕاستگویانێ بە ڕاستی و ڕاستگویانە کارەکانمان لەو میهنە و پیشی خۆمانە بەڕێەکەین بە معنایەکی تر واتە مرۆڤی کارکتەری ڕاستیت. زۆر باش ئێمە سپاسی ئێوەکەین دەستخۆشیتان دەکەین هیوادارین لانکەیەکی فراوان بن بۆ پشگیریکردنی هونەرمەندان کە هەرواش بووە دەستی مادوونە بوونتان ئەکوشین و هیوادارین بەردەوام بن لە خزمەتکردن لە بوارەدا. کاکچێنەجان خەبن نەبێت چەندین ساڕەخنەی زۆر لێمە ژیراوەکو کۆمەڵی هونەری میلی یا کافتریا کە تووری زەردەشت ئێمە هەموو کات فروهەرێکمان لە پشتەوەدا نابوو کە لۆگۆی ئێستای زەردەشتەکانە یاخود بڵێنەوەن ڕەمزێکی پیرۆزە بەڵام ئێمە وەکو ڕەمزی ئاینی بەکارمان نێنەوە ئێمە وەکو هەڵکۆڕراوێک وەکو شوێنەوارێکی مێژووی کە شانازی بێ پێوەکەنی وەکو کورد تۆ سێری کە چەند هەزار ساڵ پێش سەرەڵدانی ئیسلامیش ئەمە هەڵکۆڕراوە لەسەر چیاکان و لەسەر دیواربەندیەکانی ڕۆژهەڵات و چەندین لێرە لە قسقاپان و لە چەندین شوێنیان ئێمە دیارە مێژوویەکی دێرینمان هەیەکو نەتەوەی کورد ئێمە شانازی بە بەشە مێژوویەکی نەتەوەکەمان و مێژووی نەتەوەکەمانەوەکەین ئەچمە لای کاکی من زانم ئەو چی هەیە بۆ کۆتایی بەرنامە کامڕۆ لێر لامان میوان بۆ وەزعەکەی بە چای خۆی بینی من بەم شێوەمانەوە خزمەتی ڕاستی جێگەی دەستخۆشیە لە شوێنێکی ئاوا بەڕاستی مەسافەیەکی کەم بەڕاستی ئەتانوێ مەسەلەن پەیامی کوردایەتی و کولتوری کوردایەتی بگەێنن بە هەموو جیهان ئێمە حەزشمانەکە زیاتر مەسەلەن شوێنەکە گەورەتر بایە بۆ ئێوە خزمەتی زیاتر بکرایە بەڵام دەستخۆشیشتان لە یەکەم و زۆر زۆر سوپاسانە من سوپاسی تۆکەم سوپاسی کاکە دیاریجانەکەم دیارە ماچی پێ نەبووی نەمتوانی مداخەلێکەکەم کاکە ڕەزاجان تۆش بەخێر بی کاکە ڕەزاچەنە ئەندامێکی دێرینی هەمیشەیی کۆمەڵی هونەری میلی باس کەمترین جا لێ دەرکەوتۆ لەبەری بای تەندروستی باش نەبوو ماوەی ڕابردوو هیوادارم تەندروستی زۆر زۆر باش بێت و خوا گەورە بە شوا و بە تەواوی بگەڕێتەوە ناومان سوپاسی ئەم گروپە جواناکەم گروپی هەڵپەرچەکەمان کە بەڕاستی جێگەی شانازیم بۆ من کاگارام محەممەد حەمید کاک محەممەد ڕەزا کاک محەممەد عوسمان کاک محەممەد شەغەسعات سوپاسانەکەم ئەمڕۆ سوێدەکەتان جوانتر کرد سواسی بێپایانی خۆم و تەواوی ستافی خۆبەخشی ڕادیۆی گەڕیان ئالان ڕەفیق کاکە ڕێباس فایاق کاک گۆرانستار کاک گۆران هەورامی کاک ئامانج و میرشاد کاک ئەحمەد خۆشناوەتی هەموو خۆشەویستانی ئەمڕۆ لە خزمەتان نەبووین بە هەمومان هیوادارم توانی بێتمان بەرنامێکی جوان پێشکەش بکەین ئەچینە لە دوایین دیاری کاکە هیوای وەستاگەل کە گۆرانیەکە و پێشکەشتانەکەین و من بەم شێوەیە ماڵاوی لە بەرنامەی ڕۆکەم بەخواتان ئەسپێن. يا عبابيلي روح مال برزاوه يا عبابيلي مال برزاوه بتكرمان بمريح بدم الرزاوه روح بتكرمان بمريح بدم الرزاوه روح موري 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 شاور شقا موري 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 شاور شقا موري تاردكم ابو بين اشهد وارا ووري شهد وارا ووري تاكيداني سمروح تاكينك بدنه تاكيداني سم تاكينك بدنه جوهر فرود ما يمشوا وسنه جوهر فرود ما يمشوا وسنه موري موري شاور شكا موري 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 شاور شكا موري ناردو ما بيبين شدو غارو اوري ناردو ما بيبين شدو غارو اوري المشي ما مصر
زەر نەبوو ڕۆ تۆ کردی بەبەیی ڕەنگم زەر نەبوو تۆ کردی بەبەیی لە خوام داوایە بە موراد نەگەیی لە خوام داوایە بە موراد نەگەیی مەوری 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 چاوڕەشەکە مەوری 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 چاوڕەشەکە مەوری نردومە بۆی بێنن شەدە و گوارەوە هەوری نردومە بۆی بێن شەدە و گوارەوە هەوریە تاني وردي تاني وردي نايتا خيالم كرسادي وديبي كرسادي وديبي بعد الميناتو عذاب وديبي عذاب وديبي شێوەی سوورارە وڵە سوورارە وڵە شێوە لە شێوەی سوورارە وڵە سوورارە وڵەوە بەرزەن باڵاکە و زڵفاکە و کاوڵە زڵفاکە و کاوڵە بەرزەن باڵاکە و زڵفاکە و کاوڵە زڵفاکە و کاوڵە ئای بشی مامۆستا دەستان خۆش چاوتان رادیۆی ملی گەڕیان بانگی هەمووانە بۆ ڕیکلامکردن لە رادیۆی ملی گەڕیان پەیوەندی بکەن بە ژمارە موبایلی 1970 155 95 87.